بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان کەم تەرخەمی نەکردو بەرامبەر میلەتی کورد بەڵام ئەوەی کەم تەرخەمی کردو ساقەکان شۆفێرەکان ڕۆژانە من کۆمەڵێک سیارە دەبینم بێ تابلۆن جامڕۆشن و شتێکم دەبێت پێتان بڵێم سەبارەت بە کامێرەکان هاتوچۆ کامێرەکانی هاتوچۆ لە شوێنێک دانراوە سایقێک ئەزانین شوێنەکەی دیارە بەس لە شوێنە سرعتی خۆی کەم دەکاتەوە وەکو کە لە کامێرەکەش بۆی دەرچوو سرعتی خۆی سەریع دەکاتەوە بە هەمان سرعتی پێشتر ئەگەر هەوڵەتی ڕێنمایی یاساکان بکەن و هەموو شتەکان پەیڕەو بکەن ئەتوان بڵێن کەشێکی ئارام بۆ بەڕێوایەتی هاتوچۆ و کەمبوونەوەی کێشەکان و بۆ داوی هاتوچۆوە بێ حکومەت بە هاوکار بێ ڕێنماییەکان زیاد بکە کامێرای ناو بازار ناو شار ئیش پێ بکاتەوە و تو لەو سرعەتێکە سرعەتێکی هیچ خانزاد هیچ شتێ ناکەی با 5 قەز درێنگتر بکەیتەوە شوێنێکەوە بەستە وەک لەوەی کەوە هەر نەگەی